چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. تکاکردنی هاوڵی عیسا کە ئێسکەکان زیندوو بکاتەوە. پیاوێکی نەزان کە هاوڵی عیسا بوو کۆمەڵە ئێسکێکی لە چاڵێکدا بینی و کاتێ عیسا گەیشتە لای پێیوت: ئەی هاوڵی پایەبەرز، تۆ کە دەتوانی مردوو زیندوو بکەیتەوە نهێنیەکەم فێر بکە تا کارێکی چاکە ئەنجام بدەم و ئەم ئێسکانەی پێزیندوو بکەمەوە. عیسا وتی: بێدەنگ بە، ئەمە ئیشی تۆ نییە، نەفس و گفتارت شیاوی وەها کارێک نین. بۆ ئەنجامدانی ئەم کارە دەبێت نەفسێکت هەبێ لە باران پاکتر بێت و لە فریشتەیش وشیارتر بیت. دەبێت تەمەنێک بە پاکی بەسەر ببەی تا لە دەرگانەی خواوەندا بەسەر ڕاست هەژمار بکرێی. گریمان گۆچانێکت گرتە دەست، بۆ ئەم کارە گۆچان گرنگ نییە، بەڵکو دەستی موسا گرینگە تاوەکو پەرجوو بخوڵقێنی. کابرا وەڵامی داوە: ئەگەر من ئاگاداری نهێنیەکانی خواوەن نیم، تۆ نهێنیەکان بخوێنە تا ئێسکەکان زیندوو ببنەوە. عیسا کاتێ قسەکانی کابرای ژنەفت ڕووی کردە دەرگانەی خودا و وتی: خودایە، ڕازی ئەم کارە چییە و ئەم گوێ لە پیاوە چی دەوێت لەم کارەدا؟ ئەم کابرایە وازی لە خەمی خۆی هێناوە و لە خەمی ئەم ئێسک و پروسکە مردووەدایە، بۆ لە خەمی مردوویەکی بێگانەدایە. لە حەق تەعالاوە سروش بۆ عیسا هات کە بنیادەمی بەدبەخت هەمیشە بە دوای بەدبەختیدا دەگەڕێت. ئەو دڕکی بەدەستێنە، هەر کەسێکیش لە دنیادا دڕک بچێنێ لە باخدا جێی نابێتەوە. ئەم کابرایە ئەگەر گوڵیش بەدەست بهێنێ، گوڵ لە دەستیدا دەبێت بە دڕک. ئەگەر بەرەولای یار بڕوات، یار دەبێتە مار بووی. کاری ئەو کیمیاگەری مار و ژەهرە، بە پێچەوانەی کیمیای بنیادەمی پارێزگار کە مزد دەگۆڕێ بۆ زێر. عیسا ناوی خودای بەسەر ئێسکەکاندا خوێند و پاڕایەوە تا خواوەند بە خاتری دڵی ئەم گەنجە مردووەکە زیندوو بکاتەوە. خواوەندیش خواستی ئەو گەنجەی بەجێ هێنا و ئەو ئێسکە مردووانە زیندوو بوونەوە. بە هەڵکەوت ئەو ئێسکانە هی ئادەمیزاد نەبوون، بەڵکو شێرێکی ڕەشیان لێ هاتە دەرێ و شاڵاوی بۆ ئەو گەنجە برد، چەپۆکی پێدا ماڵی و سەری هەڵکەند و مێشکی پژاند. عیسا ڕووی کردە شێرەکە وتی: بۆچی مێشکیت پژاند؟ شێرەکە وتی: چونکە تۆ تووڕە بووی لە دەستی، پیاوێکی نەفام بوو. عیسا وتی: بۆچی خوێنەکەت نەخواردەوە؟ شێرەکە وتی: خوێنی ئەو ڕۆزی من نەبوو. کابرا ڕۆزی ئەو شێرە بوو، ئەو بەبێ ئەوەی ڕۆزیەکەی بەدەست بهێنێ مرد بوو. بەڵام کابرای نەزان بەهۆی نەفامی خۆیەوە زیندووی کردەوە تا بگات بە ڕۆزی خۆی. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و حەقیقەتەی کە چارەنووس هەڵاتن قبول ناکات و ناتوانی لێ ڕابکەیت و بنیادەم دوجار هەر پێی دەگات. هەموو هۆکارێک لە خزمەتی ئەوەدایە بنیادەم بگات بەو چارەنووسا، تەنانە دەگەرم چارەنووسا بەدەست کۆمەڵە ئێسکێکی پتروکاویشەوە بێ. مرۆ هەندێ جار تا مەزرۆی کردنی کارێکە کە تیاچون و فەوتانی ئەوی تێدایە. ئەمە نەک بەهۆی هەڵپەی ئەوەوە، بەڵکو بەهۆی ئەو چارەنووسەوەیە کە بۆی نووسراوە.